دەبێت بە بڕیار دوای لێکۆڵینەوە قۆناغی لێکۆڵینەوە تحقیق محکمەی تحقیق ئیشی خۆی دەکات دوای ئەوە دەیدا بە محکمەی یا جنایەت یا زنا واتە دادگا محاکمەی ئەکا لە محاکمەیەکی ئاشکرادا کە حەقی دیفاعی داتێت لەوێدا بڕیار دەدرێت ئەم تۆمەتبارە بە تاوانبار دەردەچێ یان نە ئەو وەختە دەکرێت مەسەن کە لە لای ئیعلامیش ئەگەر باسی لێ بکرێت بەڵام تاوەکو نەگاتە ئەم قۆناغان ناکرێت ئیعلام ڕاگەیانەکان بە هیچ شێوەیەک ئەم مەسەلەیە بوروژێنن چکە نازانی لەبەرەوەی تا ئێستا بڕیاری کۆتایی دەرنەچوە لەسەر مەسەلەکە بڕیاری کۆتایی ئەوەی کە قسەی لەسەر دەکرێت من تێگەیشتم هەر مەسەلەی قۆناغی لێکۆڵینەوەیە لە قۆناغی لێکۆڵینەوە ئێستا دادوەر بڕیاری نەداوە کە ئەمە ئایا تاوانێکە بەپێی قانون دادگا ئەی سەپێنێ بەسەر ئەو کەسانەدا ئەو تۆمەتبارانەدا یاخودنا تا ئەمە نەکرێت مەسەن تۆ وەکو دەستگایەکی ئەلامیە هەر دەستگایەکی ئەلامی تر ئەم مەسەلەیە بوروژێنرێ ئەمە یعنی زیانێکی دوولایانەی هەم لەسەر ئاستی دەرەوە یعنی شتێکی باش نییە بۆ هەرێمی کوردستان کە نیشانیدا ئەمە سەروەری یاسا لە وڵاتە بوونی نییەوە ئەو بوونی نییە و هەم لەسەر ئاسی ناوە خۆش خەڵک متمانەی بە یاسا و بە دادگاکان کەمتر دەبێتەوە لە کاتێکدا مەسەن دۆخێکی وا دروست دەبێت لە کەیسێکی وا دەوروژێنرێت لێ ئەعلام بەبێ ئەوەی قۆناغەکانی تحقیق و محاکمەی بڕی بێ کۆتە بڕیاری کۆتایی لە کەیسەکە درابێ لەلایەن دادگایەکی تایبەتمەندەوە ئەمە خەتەرە ئەمە لەبەرەوەی متمانەی هاوڵاتیان بە هەم بە سەروەری یاسا هەم بە دادگاکانیش بێهێز دەکات لە ئاواز دەکات کە ئەم متمانەیەش نەما ئەمە زۆر خەتەرە لەسەر کۆمەلگا چونکە هەموو فلتەری پاراستنی ژیانی ئەم کۆمەلگایە بە باشی و خراپیەکانیەوە دادگاکان کە دێن پێشە و مشکلەکان کە ڕوودەدا لەناو کۆمەلگا بەپێی قانون حەلی دەکەن نەک بە مەزاجی خۆیان بەپێی قانون بۆ پاراستنی سەروەری یاسا کە تۆ ئەم هەڵس و کەوتانە ئەم ڕەفتارانە ڕوودەدا ئەمە دوورکەوتنەوەی هەم لە سەروەری دادگاکان هەم لە سەروەری یاسا هەر کۆمەلگایەکیش سەروەری یاسای تیانە بێ و دادگاکان نەتوان ڕۆلی خۆیان تێدا بین بەڕاستی پشێوی و فەوزا زیاتر تیایدا بەرقەرار دەبێ وەک لەوە ئارامی و هێمنی ئەم جۆرە مامەلەکردنە بەڕاستی درزێک دەخاتە ناو هەموو متمانە لای خەڵک ناهێلێ لای ئەندامان و دۆست و هەوادارانی لایەنە سیاسەکانیش ناهێلێ کاتێک کەیەکێک بەم شێوە معاملەی لەگەڵ بکرێ لە پێناو مەرامی سیاسیدا بۆیە ینی ئەمە بەڕاستی درز هەنەک دەخاتە ناو لایەنە سیاسەکانەوە ینی شەرخێکی گەورە دروست دەکات کەلێنێکی گەورە دروست دەکات هەم متمانەش لای هەموو جەماوەری لایەنە سیاسەکان حیزبە سیاسەکان دروست دەکات لای خەڵکیش ترسێک دروست دەبێت لەسەر ئەوەی کەوا هەردەبێ هەموو کەسێک کەوا ڕۆژێک لە ڕۆژان ئەگە بەرژەوەندی سیاسەکەی نەگەیشت مەبەست لەگەڵ لایەنێکی سیاسی یەکی نەگرتووی احتیمال لە تووشی دۆخێکی بەم شێوە بکرێتەوە ئەمەش خەتەرە زەنجێکی خەتەرە بەڕاستی دەکرێت ناکرێت دادگاکان لە ڕاست ئەمە بێدەنگ من دەبێت دادگاکان یعنی خۆیان خاوەن بڕیار بن لە هەر تاوانێک لەناو ئەو کۆمەلگای ئێمە ڕوودەدا میدیای باشووری کوردستان بە جۆرێک دابەشبوون هەیە بەسەر ئەحزابە سیاسیەکانەوە هەرێکەو لە بەرژەوەندی خۆیەتی بەتایبەتی ئەوەی کە ئێستا ئەیبینی لە میدیای ئۆپۆزیسیۆنی پێشووترە ئەمە بەڕاستی ئەمە کارەساتە چونکە بە جۆرێک لە جۆرەکان لەبەر ئەوەی کە نیزاعێکی سیاسی هەبوو لە بینی لایەنەکانە جۆرێک لە پەرتەوازەیی هەیە بەبێ گەڕانەوە بۆ کەرامەتی ئەم تاکانە هەمویان بڵاوێکەنەوە تەنانەت لە سایت و لە بەشێک لە سایتەکانە سپۆنسەری گەورە کراوە کە ئەمە بەڕاستی ئەمە مشکلەیەکی زۆر گەورەیە بۆ لە خەمی ئەم گەنجانە بوونایەنێک بەو شێوازە ئەمەی لێ بکەوێتەوە بەڕاستی میدیا لە باشووری کوردستان کەوتوتە ناو فەزایەکی واوە یعنی کەوتوتە ناو یاریەکانی دەسەڵاتەوە سەر لەم یاریە دەرناکە کە حەق بوو ئەم میدیانەیە بەبێ ئەوەی کە بە فلترێکی سەرەکی وایە بڕۆن بە فلترێکی وردی وایە بڕۆن بگەڕانێتەوە بۆ ژیانی ئەم گەنجانە کە یعنی بەڕاستی لە دوجارە کە لە دوای ئەوەی ئێستا کارێکی وا کراوە بەڕاستی کەسایەتی ئەمان وا ڕوخێنراوە لە دوای ئازادبوونیان لە زیندان یعنی بەڕاستی ڕوویکی وایە نەماوە هەرچەند من پێم وایە ئەگەر کێشەکە لەسەر ئەوە بێت کێشە قانونیەکەی برادرانی ئاسایش لەسەر ئەوە بێت کە ئەم گەنجانە چەند پیجێکیان بردو بڕێ ئەوە هەمومان نەزانی ئەحزابەکانی دەسەڵات و بە خودی ئەحزابەکانی تریشەوە سەدان پەیجان هەیە سوکاتیان بە تا کردو سوکاتیان بە ئازادی کردو سنووری خەڵکیان بەزاندووە تەنانەت چۆتە مەوزوعی تەداخلی شتی شخصی کراوە ئەوەی کە لەم چەند ڕۆژە و لە چەند ڕۆژی لە کۆمەڵی مەوزوعی تریشا بینیمانە میدیا بۆ ئەرکی کە لەسەر شانێتی بە ئەرکە ئەخلاقیەکەی خۆی هەڵنەساوە بەداخەوە وەک پێشتریش وتم ئەوە خودی پێشێلکردنی مافی ئینسانە لەم وڵاتەیە کە بەبێ ئەوەی دادگا بیسەلمێنێ بەبێ ئەوەی دادگایەکی دادپەروەر کەیسەکەیان بسەلمێنێ و تاوانەکەیان بسەلمێنێ
یعنی بەڕاستی هێناوتە سەر شاشەیەکەوە شاشەی تیڤەکانەوە نمایەندە ئەکرێن کە بەڕاستی ئەمە کێشەیەکی گەورەیە حەقا یعنی بەڕاستی ئەو میدیانی کە بەو شێوە بڵاویان کردن چونکە ئەمە نەک مەترسیە لەسەر خودی ئەو گەنجان و لەسەر چەند گەنجێکی ئەم وڵاتە بەڵام ئەمە مەترسیە لەسەر هەموو لایەنەکانی تریش لە دوجارە لەسەر ڕۆژنامەنووسان مەترسیە چونکە ئێمە لە ڕابردووە بینیمانە ڕۆژنامەنووسان تیرۆر ئەکرێن لیان ئەدرێت بەڵام تاکو ئێستا نەبکوژان دیارە نە ئەوانەی کە تاوانەکە و جەریمەکان ئەنجام داوە ئەمانە دیارنین و بینیویشمانە تاکو ئێستا هیچ بکوژێک نێنراوتە سەر شاشە وەک خەڵکانێکەیە کە لایەنگری دەسەڵات بوون و لایەنگری ئەحزابە سیاسیەکان بوون و تۆمەتباریشن تاکوسانە هێنراوتە بەردەمی دادگا و تاکو ئێستا وێنەکانیان بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئاشکرا ناکرێت کە کێن بکوژەکان کیە و کە ئەو ئازاردرانەی جەلادەکانی نیشتیمان کرد.